في الحقيقة أن معركة دوجار لا سیناروێکی دیکەدا ئەبوو بەکر بەغدادی بە ناردنی پەیامێکی دیکەی خوێناوی خۆی نیشاندایەوە. باسکردنی ڕووداوە نزیکەکان دەری دەخات پەیامەکە لە کاتێکی زۆر نزیکدا تۆمارکراوە، بەڵام بە پێچەوانەی استراتیژە ڕاگەیەندراوەکەیان کە کردبوویانە دروشمی بەناو خەلافەتەکەیان کە دەوڵەتەکەیان بەردەوامە و گەشە دەکات. بەڕاشکاوی شکستی ئەو استراتیژەی ڕاگەیاندوو بۆ پاساوهێنانەوەی شکستەکەش ڕایگەیان کە ئەوان تەنها جیهادیان لەسەرە نەک سەرکەوتن. واتە ئەوان بەس ئەوەیان لەسەرە کە بستنە وڵات و ناوچە جیاجیەکان و جەنگی تێدا بەرپا بکەن و ملیۆنەها موسڵمان بکەنە قوربانی و شار و شارۆچکە و ئاوەدانیەکان بکەنە وێرانە. لاگرتە ڤیدیۆەکەی بەغدادیدا دەیەوێت خۆی وەکو سەرکردەیەکی ئاگادار لە ڕووداوەکان نیشان بدات، بەوەی راپۆرت و زانیاریەکانی بە شێوەیەکی ئامادەکرا و پێشکەش دەکرێت و لەسەر ئەم بنەمایە بڕیار دەدات. گوایە ئاگاداری ڕووداوەکانە. ئەمەش پەیامێکی سەربازیە بۆ نێرانی کە لە دوای شکستە گەورەکانی داعش ناوبرا و هێشتا توانای کۆنتڕۆڵکردنی ڕێکخراوەکە و فەرماندەیی هەڕەمی هێزەکانی هەیە. بابەتێکی دیکە کە مانە شاراوەکانی شکستی ڕێکخراوەکەی لە خۆیدا هەڵگرت بوو بەمەبەست ناوهێنانی فەرماندا کوژراوەکانی بوو، بە تایبەت ناوهێنانی وڵاتەکانیان. ئەمەش دەری دەخات هێزی ئەم ڕێکخراوە تووشی خوێنبەربوونێکی بەردەوام بووە و با تەواوی ژمارەیان کەم بۆتەوە. ئەم ناوهێنانەش بۆ ئەوەیە لاوانی ناهۆشیار و چاواشەکراوی ئەو وڵاتانە بەم جۆرە ڕیکلامانە هان بدات بۆ چەک هەڵگرتن و بەکارهێنانیان بۆ گەرم ڕاگرتنی کوورەی جەنگە دۆڕاوەکانیان. لەم ڤیدیۆیەدا بۆ جارێکی دیکە خزمەتێکی بێوێنەی بە وڵاتە ئیمپریالیستەکان کرد کە دەیان ساڵە بەبێ بیان و جیهانی ئیسلامی و جیهانی سێم وێران دەکەن. ئەویش پەسەندکردنی تەخینەوەکانی سریلانکا و بەیعەت پێدانی لە خۆراسان و بۆرکینافاسۆ و مالی بوو کە ڕابردووی خوێناوی ئەم ڕێکخراوە نیشانی داوە لە هەر شوێنێک ئەوان بوونی خۆیان ئاشکرا کردەبێت بوونە تەمای ماڵوێرانی و نەهامەتی ئەو شوێنە و خەڵکەکەی. هەروەکو لە سووریا ئاراستەی جەنگی ڕووخاندنی ڕژێمی ئەسەدیان گۆڕی بۆ لێدانی شۆڕشی ڕاستەقینەی گەلی سووریا، واتە ئەوان ئەو هاوکێشەیە ڕێک دەخەن لە هەر شوێنێ ویسترا شۆڕشی ڕزگاری خوازی لا دژی دیکتاتۆران لەناو ببرێت. ئەوەندە بەسە داعش لەو شوێنەدا دەست بەکار بێت لە سووریا شار بە شار و گوند بە گوند هێرشیان کردە سەر ناوچە ئازادکراوەکان و داگیریان کردن و یەکەیەکە ڕادستی ڕژێم و هێزە دوژمنەکانی شۆڕشی سووریایان کردنەوە. ئەمە جگە لە ماڵوێرانی ملیۆنەها خەڵکی سڤیل و وێرانبوونی پانتاییەکی بەرفراوان لە خاکی سونەنشینی سووریا و هەروەها لە عیراقیش. بەغدادی و لایەنگرانی نایەنەوێت لەم هاوکێشەی پەروەردگار تێبگەن کە ئەوەی لایەنی ئەخلاقی دۆڕاند بە دڵنیایی لایەنی سەربازیش دەدۆڕێنێت. کاتێ بەغدادی با پێچەوانەی دەخەکانی قورئان و سونەت خەڵکی سڤیل و ژن و منداڵ و پیر و پەککەوتە دەکاتە ئامانجی تەقینەوەکانی و ئەو دەکاتە ئاشی ناحەزانی ئیسلام و موسڵمانان، بێگومان جگە لە شکست و سەرشۆڕی ئاکامێکی دیکەی نابێت. بەغدادی بە ئاشکرا دەڵێت جەنگی ئەوان تەنها بۆ جەنگە و ئامانجیان سەرکەوتن نییە. هیچ کاتێ پێغەمبەری ئیسلام و هاوڵەکانی جەنگی بێ ئامانجیان بەرپان نەکردووە، چونکە جەنگ بۆ دەستخستنی ئامانجێکی سیاسیە. جەنگەکانی داعش جەنگی ناجوامێرانە و دڕندانەشن. بە قسەی بەغدادی لە تۆڵەی دۆڕاندنی باغۆزدا لە سریلانکا تەقینەوەیان ئەنجام داوە. ئەوە لە هیچ بنەمایەکی شەرعی بوونی نییە تۆڵەی کەسێک بخەیتە سەر کەسێکی بێتاوانی دیکە، بە تایبەتی ئەو کەسە ژن و منداڵ و پیر و پەککەوتە و سڤیل و لە ناو کەنیسەدا بێت کە دەیان دەقی پیرۆز داوای پاراستنی ئەو کەنیسە و چ لە خانانە دەکات کە ئەهلی ئاینەکانی دیکە بەکاریان دەهێنن، تەنانەت بڕینەوەی دار و وێرانکردنی شوێنی دانیشتوانی سڤیل لە شەڕدا قەدەغەکراوە. سیناروی دەرکەوتنەوەی بەغدادی ئەو بەرنامەی لە پشتەوەیە کە بەردەوامی بدات بە داگیرکردنی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا و وێرانکردنیان لەلایەن وڵاتانی ئیمپریالیستەوە. بۆ ئەمەش دەکرێت بەغدادی هەمان ئەو کاراکتەرە بێت کە پێشتر محەممەد بن سەلمان با میدیای ئەمریکای ڕاگەیاند کە
کە یارمەتیدانی بۆ توندڕەوان و تیرۆرستان با فەرمانی دەستگای هەواڵگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو و ئەوان خۆسەرانە ئەم کارەیان نەکردووە.